مرحبا شما پێرکن ڕێ شما خێرامێ دکا ئاشناوتۆکمە پەیرە تاین قسەی بۆینێ بەنێ تاین هەقتێ مدە قسەی نێبیایە بەنێ ئەمرێوانێ تەرساو بێناموسۆ شتە کەسی نێوەتانۆ لەش بکەرۆ ئاشت ناشتە ئێ مە پەیراکەنێ پیس مرد نێوەتانە قسەی بکەرێ ئەک جامێر بێ لە بێنێ مرد واژێ مرڕین دیێنێ سە مرێوان ئاب ترامپ خاڵ ترامپ مڤەرۆ گەیرەنێ جێڕاوانێ مبر نێوەتانە مفەکتە قسەی بکەرێ ئەس سەڤانە ئێ گۆشتەرێکەنێ نێ قای نامای من نیاش ناوتنی ئەس کۆپێ ناموسیە وەختۆک ئەس قەچەک بیان مدای ژوێری دۆست سەرێ شکتێ ئەکا قوڵا سەری دێجێ سایە دە نێبیاسە مەوە ڤەڕا نێدایە مکونجەینایە سەرەدە مرێ قانەجۆی واتێ ترامپ و کنجناییش ئەس سەری سیێرە کنجنەنا ژەو مرێ ڤاژە دۆ لێهێری ئەز ئادەقا نێڤندەنە ئەڤانە دۆ لێهێری پیێ تۆیۆ چی تۆ دەسرایەنۆ بکە هەندای